سڵاتان لە ببینەرانی 1964 متوانە نەقیم لە بەرقەیەکی نوێی بەرنامەی سعاتی سفر هاتمەوە لاتان لەم بەرنامەدا باس لەوە دەکەین کە هێشتا مفاوەزات یاخود ئاگربەستە نێوان ئێران و ئەمریکا بەردەوامی هەیە، بەڵام وەشاندنی گورز بە تایبەت لە ڕۆژی جەژندا لەلایەن ئەمریکاوە بۆ ئێران دروست بوو و نەوەستا. ئایەمە چی مەسجێکی تێدایە کە ئەمریکا هێشتا هەر دەست دەوەشێنێت، ئێرانیش نسبە وەڵامێکی دایەوە، بەڵام ئەوەی کە گرنگە لە ئێستادا هەرچەندە گەماروی دەریایی ئەمریکا بەردەوامە بۆ سەر ئێران، لەلایەکی تریشەوە داخرانی گەروی هورمز لەلایەن ئێرانەوە بەردەوامە، بەڵام چەندین کەشتی دایان کەشتی لەلایەن ئەمریکاوە توانراوە بپەڕێنرێتەوە لە هورمز. ئەمە بە چی ڕێگایەک دەپەڕێنرێتەوە و ئەمریکا چ کارێکی لەسەر ئەوە کردووە کە پرۆسەی ئازادکردنی هورمز هەر بەردەوامی هەبێت. ئەمە ئەوەشتان بەبیر بخەمەوە کە لە چەند ڕۆژی داهاتووە ڕووداوێکی ئەجگار گەورەی وەرزشی لە ئەمریکا کە 4 ساڵ جارێکە و کاسل عالەمە یاخود مۆندیالە بەڕێوە دەچێت، ئەمنیەتی پاراستنی مۆندیال لە کاتێکی ئاوا کە ئەم سیراع و شەڕی نێوان ئەمریکا و ئێران بەردەوامی هەیە چۆن دەپارێزرێ، بە چی میکانیزمێک دەپارێزرێ و چی بودجەیەکی بۆ تەرخان کراوە و ئێران ئایا دەتوانێت ببێتە هەڕەشە بۆ سەر ئەمریکا لەم کاتە هەسیارەدا. زۆر بابەتی دیکە لە ئەم ئەڵقەی بەرنامەکە لەگەڵ کاک عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی باز دەکەم. جەناب عەقید بەخێر بیتەوە. سپاسدانەکەم، خۆشتان بەخێر بێنەوە. هەر بژیت. لە ئەڵقەی پێشوو بیرمە هەر لێرە ئاماژەت بەوە کرد کە ئایا شەڕ سەر هەڵدەداتەوە یا سەر هەڵناداتەوە، وتت بۆی هەیە لە جەژنا گورز لە یەکتری بوەشێنن، ینی بزەبت وا دەرچوو ئەمریکا گورزی وەشان لە ئێران لە جەژندا. ئەمە چی بوو؟ ئەم هێرشانە چۆن بوو؟ هێرشەکانی ئەمریکا لە جەژن ئێمە وابزانام لە دەرەوە باسی مۆزوعێکشمان کرد شخصی بینی خۆم و خۆت حەجە کە لی نادانا نەخێر پەیوەندی بە حەج و ئەوانەوە نییە، شەڕ هەر شەڕە پەیوەندی بۆ مۆزوعانەوە نییە. لێدانەکەی تەنها هورمزە بۆ کردنەوەی هورمز، ئەمەش بەردەوامە بێ. ئەگەر تۆ سیر بکەیت لێدانەکە لە قوولایی ئێران نەبوو، بڵێ لە ناو ئێران لە قوولایی لە شوێنێ بداتە نەخێر هەمووی لەسەر خەلیج لێیدا، بڵێن لە لاڤانەوە بەندەر عەباس، قەشام، هورمز، لاڕاک، ئەو دورگانە و قەراغی سەر خەلیج لە ئێرانیدا. مەبەستی ئەوەیە تەنها زەختێکە بۆ هورمزە. باشە بۆچی لەو شوێنانەیدا کاک سەلام؟ ئەو شوێنانەی کە لێیدا بزانە تۆ منزوماتی ڕاداراتت هەیە، منزوماتی اتصالاتت هەیە، چۆن ئەو ناوچەیە کۆنتڕۆڵەکەی ئەو ئاوە ئەو دەریایە ئەو خەلیجە چۆن کۆنتڕۆڵەکەی بەو منزومانە کۆنتڕۆڵەکەی کە لێنانەیە. جگەلەوە تۆ حتاکو بلاجکتۆرت هەیە کەشافات، بلاجکتۆری شەوان زەخمە کە لە دەریایە دەی بیبینی و کەشتیانە ببینی کە لێنانە ڕەتە بێتن، ئەمانە بەکاردێنێتن لەو ناوچانە. ئەویش لە مەراکزی ئیتیساڵات و ڕادارات و ئەجیزەیەک هەیە تایبەتی پەیوەندی بە کەشتیەکانەوە یان نیزامێکە ئەلەو شوێنانەیدا بۆی ئێران شوەر بکان نەتوانێت کەشتیەکان ببینێتن لە ناو خەلیجە. ئەوەیە مۆزوعەکەی. باش تاوەکو ئێستا هەرچەندە گەماڕۆی سەر هورمز مەسەلەن سەر دەریایی ئێران بەردەوامە، ئێرانیش گەروی هورمزی نەکردوێتەوە، هەر لێ داخراوە، بەڵام ئەمریکا چەندین کەشتی دەرباز کردووە، تێپەڕاندووە. چەند کەشتی تاوەکو ئێستا دەرکردووە ئەمریکا؟ لەو هەفتەیەی ڕابردووە بڵین 70 دانەی دەرباز کرد. 70 کەشتی ئەمە لای خۆی کە داخراوە، بەڵام 70 کەشتی دەرکرد، خۆشی کەشتەکانی هەڵبژات. ئەوە ئیشارەت ێداتێت تۆ ڕەتەبی ئەو ڕەتەبێتن ئەبەو شێوازە. هەرچەندی هەفتە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بڵین پێش شەڕ ڕۆژانە لە هورمز لە نێوان 135 تاکو 145 کەشتی ڕەتە بوو. هێستاکە 70 ڕقمێکی بچووکە، ینی نیوەی ئەوە لە ماوەی چەند ڕۆژێک شایان یەک ڕۆژ ڕۆژانە نا، ئێمە باسی 70 ئەکەین. بەڵام هەر بڵین سەرکەوتنیەکە، ینی کە ئەمریکا بتوانێت دەریکا لە مۆزعلە و ئەلغام و ئەو هەموو موسەیاراتە و موشەکی نور و ئەوانە، بەڵێت شتێکی سەیرەکە بتوانێت 70 دانە دەربکاتن لە ماوەی ئەم هەفتانەی. وەڵام بەبەستمە بزانم کە ئەم 70 کەشتیەی دەرکردووە هێشتا پرۆسەی دەرکردنی کەشتەکان هەر بەردەوامی هەیە لەلایەن ئەمریکا. بەڵێ بەردەوامە. چۆن نەتوانێم کەشتیانە دەرکاکە لە کاتێکە ئێران ئەڵێت بەردەوام سەیتەرم بەسەر هورمزا هەیە، هورمزم داخستووە؟ چۆن چی میکانیزمێ بەکارێنێ بۆ دەرکردنی ئەو کەشتیانە؟ بزانە کەشتی نیزامی تایە، یەک نیزام نیە، دووسێ نیزامە. نیزامێک هەیە لە ناو کەشتی پێڵێن AIS. ئەم نیزامە چییە؟ بەیاناتە نێرێتن. توانای ئەوەی هەیە بۆ 20 کیلۆمەتر
20 میلی دەریا بەڵێ. 9 کیلومتر بوو بوو لە 20 میلی دەریا میلی دەریا شۆک و باسمان کردووە وەکو میلی زەوی نییە یانەوە 1600 شتێکە پوینت ئەویان 1952 دەبێتن ئەمە ئەم نیزامە کە ئیشارەتەدا نەوە کەشتێ ڕوبەڕووی یەک بێ لە یەک بدا لە ناو دەریا بەیاناتە نێرێ چیە جێگای خۆی پێشانەدا من لە فلان نقطم سرعتم ئەوەنەیە ڕووم بۆ فلان شوێنە لە 300 تەن بەبانەوە کەشتیە بێ ئەم نیزامی هەبێتن پەیوەندیشی بەچیەوە بەسراوەتەوە بە GPS-ئەوەش لێرە ئەمریکا چی کرد بڵین لە قەراغی ئێرانیدا منزوماتی ڕادارات و اتصالات و ئەوانەی هەمووی بڕی ئیشارەتەدا بەو کەشتیە ژمارە ئەوەنە ڕەتەبی کە ڕەتە بێت ئەی ئایەسەکەیە کوژێنێتەوە ئەمریکا ڕێی بووە دۆزێتەوە باش کە کوژانیەوە ئێران ناتوانێت بیبینێتن زانیت ئەنجا نیزامێتی تایە VHF ئەمەشیان هەر نیزامی مەلەحەی دووەلیە ئەمانەی کە کوژاندەوە زەحمەتە بۆ ئێران بتوانێت بیبینێتن و تایبەتی تۆ قەراغەکان و دورگەکانت خەشەم و لارا کە تۆ کۆنتترۆلی ئەو ناواکەی هەمووی لێدرا نایبینی و تایبەتی لە کاتی جەژنا شالەبیرت نەچێتن یعنی هەرچەنێ وڵات لە شەڕ ڕابێتن لە جەژنا تۆ ئیجازت زیاترە خەڵک بۆ کە سوکاری و جەژنانە ئەکاو ئەوانە تایبەتی لە وڵاتانی ئیسلامی جەژنە بۆیە بە فرسەت یەزانێت لەو کاتە من تەوان مەزەنم بۆوە ڕۆی کە لی بدا لە جەژن لەبەرەوەی نسبەی ئیشکردنی سوپا بۆی داوازێ ڕنگ بێ بێتە 1970 ئەو نەخسەش دروستە بێ ئەو نەخسە 100 دروستە بێتن ئەمە بگەڕێیتەوە لە هەموو شەڕەکانە ئەمە دروستوە تایبەتی لە خەتی بارلێ ساڵی 1970 ئەمە هۆیەکی سەرە چی بوو کە و ناوانە بڕخێتن ئیتر ئەم نیزامانە کە کوژایەوە یەک بە یەک ڕەتێکە ئەمریکەکان لێنانە دەریەکاتن لە هەمان کاتە پێتم وت لێدانەکان بۆ سنووری سەر خەلیجە هەڕێک دورگەکانوانە ئەو ڕادارانە ڕابگرێ ئێران توانە ئەوەی نەبێتن هەرچەنە ئێران هەوڵیدا ئەلغامی زیاتر دابنێتن بەڵام بە فڕۆکەی F16 و F15 و F18 توانی کە باسی ئێمە بەلەمە بچووکەکانمان کردبوو مێشولە توانی لە زۆری بداتن کە نەتوانێت ئەلغامیش دابنێ لەوە زیاتر ئەم کەشتیانەی بۆ شێوازە بۆ تەریقە دەرێت ڕێگایە دەریەکە ڕاست عملیەتێکی قرس و تاخیربوونە بەڵام لە هەمان کاتا لە بیرت نەچێت توانی دەری بکایانی هەفتادانەی دەرکرد تاکو ئێستاکە ینی بەپێی ئەم زانیاریانەی جەنابەت بێت ئەمریکا هەر بەردەوامە لە پرۆسەی ئازادی یاخود ئازادکردنی گەروی هورمز هەرچەندێ مفاوەزات هەبێتن کاکتوانە دووری درێژەی بخایەنێتن مۆزوعی هەرمز جیاوازە لەگەڵ مۆزوعی مفاوەزات ئەمریکا هەر مصرە لەسەر ئەوە باشە ڕائێکی تر هەیە کە دەڵێن پێدەچێت مەسەلەن ئەمریکا ژێر بەژێر ئەم شتانە بکات و مەسەلەن ڕێکەوتنێکی هەبێ لەگەڵ ئێرانە ئێران ڕێگەی پێ بدات ئەمە ڕێیتەیە چێ؟ بەڵێ ڕێکێشی ئەگەر بیر بکەیتەوە سەیری بکەی ئێستا مەسەلەن دعایە قسە بڵاو بوو بۆ کە مەسعود پزیشکیان استیقالەیدا بۆ نووسینگەی مشتەبە خامنەئی باش استیقالە بداتن کە دەسەڵاتی نییە مۆزوع دەسەڵاتەکە نییە مۆزوع ئەوەیە کە ئەگەر مفاوەزاتی لەگەڵا بگرێ هیچ قەراراتێکی بەدەستەوە نییە بەڵێ بۆی هەیە لە بنەوە ئەم اتفاقیاتانە هەبێ تۆ سەی وڵاتان مەکە کە لەگەڵ یەکە شەڕەکەن و ئەوانە لە ژێرەوە مەسئولەکان هەموو پەیوەندیان بە یەکەوەیە ئایا دایرەکت بە یەکەوە پەیوەندیان هەبێ یان وڵاتێکی تر لە ناوەڕاستە هەبێتن ئەم معلوماتانە ئەم نێوانەیان ببەسێتەوە بە یەکەوە هەموو احتیمالی هەیە لە کاتی شەڕ الحەرب خۆدا شەڕ هەڵخەڵەتاندنە باش ئێرانیش هەر لەو کاتەیە کەی تر ئەمریکا پەلاماریدا لە جەژنا بێوەڵام دانەنیشت بەڵام وەڵامەکەیان هەندێک سیر بوو پەلاماری کۆتیدا بۆچی پەلاماری کوێتیدا وە لە کوێیدا وەک وەڵامێ بۆ ئەمریکا لێدانەکەی موشکی بالستی تێگر بۆ قاعدەی عەلی مصباح لە کوێت باش تۆ لە بیرت نەچێتن کە ئەم فڕۆکە جەنگیانە لێدا تۆ فڕۆکەی سیخۆڕیشت پێویستە فڕۆکەی موسەیەراشت پێویستە وەکو MQ9 MQ9ەکان هەمووی لە قاعدەی کوێت بوو دەوێەوە نقطەی ئینطیلاق بوو دەستی پێکرد لەبەرەوە ئێران وڵامیدایەوە وەتوانی لە هەدەفی خۆی بدا ڕاست من وێنەکەی مانگی دەستکردم بینی کە لێیدا بوو ڕێک موشەکەکە سنتەری خۆی هێنابوو لە وەکری فڕۆکەکانی دابوو بڵین ئەمبەری کە بڵین ئەو فڕۆکەیە لە بن ئەو سەبانە خۆیە شارێتەوە لێیدا بوو فڕۆکەشی ستاندەر چەند ئەمریکا ئەڵێ
ینی زەرری پێ نەگەیشتووە بەڵام نەخێ زانیاریەکان دیارە ینی شۆنەکە دیارە لە وێنەکەی کە لیداوە و تاو زەرری گەیاندووە بە ژوورەوە نقطەی ئینطیلاق لێرانەوە بوو بۆیە ئەو وڵامی کوێتیدایە و وڵامی وڵاتیەتری نەدایە وەکو ئیمارات و سعودی یان قەتەر و ئەوانە باش ئەمە ئێران چۆن زانی مەسەڵەن ئەم قاعدەی کوێت ئەوانەی تێدایە و ئەم ئەکسەر دەستی پێگەیشت و کردی ئاماج هەر بەجددی تۆ مانگی دەستکردی چین و ڕووست هەیە وەکو باسم کردولەوە پێش ئێران لەم مەوزوعانە پشت بۆوانە بەسی چوارە نابینێتن دەرەوە نبینی وەکووان نییە مانگی دەستکردیان هەبێتنەوەمانە بەڵێ ئەمە هاوکاری کەواتە چین و رووسیا تاوەکو ێستا هاوکاریەکەن سە هاوکاریەکەن تۆ سەیری ڕۆیشتنی ترامپ مەکە بۆ لای شین بۆ چین کە دانیشت ئێمە وەختی خۆشی باسمان کرد و بوتمان لە ژووری داخراو جیاوازە لەوەی کە تۆ ئەیبینی دوو سەرۆک بەرامبەر یەکتری داهێ پێکەنێ و قساکەن بێکەوە زانی بینیان خۆشە بەڵام لە ڕاستیەوە نییە ینی فاینەنەڵ تایمز بە عشکرا بڵاوی کردەوە تیشین دەنگی بەرز کردە سەر ترامپ و قسەشی پێوت هاواری بەسەر هاواری بەسەر کرد مۆزوعەکەش هاوار دەنگ بەرزکردنەوە نەپەیوەندی بە ئێرانەوە بوو نەپەیوەندی بە چەکەوە بوو پەیوەندی بە ژاپۆنەوە بوو یابان کە ڕێ بدرێتن چەک دروستکاتن چینی شەو قبول شتە قبول ناکاتن ئەوە بوو ترامپیش هەوڵیدا شین هێمن بکاتەوە بەڵام کە سوار فڕۆکەکەی بوو گەڕایە یەکسەر پەیوەندی بە سەرۆک وەزیرانی جاپۆنی کرد وتی ئێمە هاوپەیمانی ئەوین پشتان بەرنادەین و پژگیریتان دەکەین یعنی شتێکەیە لەبینیانە ڕق بەڕق بەردەوامە پەیوەندی بەاتە لەم لاشەوە چینی شەر لە هاوکاریکردنی ئێران ئێستا هەر هاوکاریەکەن ئێستاش زۆر چەکی ئێرانی هاتە مەیدانەوە لە ماوەی ئاخیرە هەمووی رووسیا تکنۆلۆژیای عکسی پێڵێن کە دەستکاریەکە و گۆڕانکاریەکی تێکاتن بەڵێ ئێستا شاوکاریەکەن زۆر باشە وڵار لەسەر ئەوەی مادام ئێرانەوە دەستی کردوێتەوە بۆ قاعدەی کوێت ئەمەوێ ئەوە بەبیر بینەرام خەیتەوە کە زەرەر و زیانەکان لە ڕووی فڕۆکەوە کە لەم شەڕەیە بەر ئەمریکاکە و چەند بوو بەڕاستی یان چەند فڕۆکەی تیاچوو ئەگەر باسی 39 ڕۆژەکە بکەین چ ڕۆژەکە ئەمریکا 42 فڕۆکەی ڕۆیی 42 فڕۆکە 42 فڕۆکەی ڕۆیی بایی 2 ملیار و 700 ملیۆن دلار بوو باش ئەم فڕۆکانەی کە ڕۆییی تەمان لە هەمووی خەتەرتر بڵین ئەواکسەکان و فیول بوو چونکەوە لە جۆری بۆینگ 1970 بوو بوورە 1950 بۆینگ دەمێکە ڕاوەستاوە دروستکردنی ئەم فڕۆکەی وەکو 1940 جامپۆ کە پێوتری ئەوەش ڕاوەستاوە دروستکردنی و 1970 بەڵام 1950 تعویزی زۆر زەحمەتە ناتوانیتن حیساب بکەین ئەگەر ئێستا بڵین بۆ نمونە بینە سەر فڕۆکە جەنگیەکانی تۆ سێدانەت لە کوێت خستە خوارەوە بە فڕێنی هەڵە بە سترایکی گەڵ سێدانەت خستە خوارەوە دانەیەکت لە ناو ئێران کەوتە خوارەوە ئەمە چوار دوو فڕۆکەی MC130 جیەکەی خۆی C130 هەرکلیسی پێوترێ بەس نوسخەی هەیە مۆدێلات ئەمەی کە ئیبینین لە وێنەکە سوتا لە ناو ئێران خۆی لێدا دوو دانە لەوێ سوتاندی پارچەکانی ئەمە لە جۆری MC130 جیەکەیەتی دوو هەلیکۆپتەریشی لێوێ کەوتە خوارەوە سێ فەندەربۆڵتی کەوتە خوارەوە ئەیدەیەکان ئەگەر حیساب بکە 24 MQ9 کەوتە خوارەوە ئێران خستی موسەیارات MQ9 بە هەربینەران بگەڕێنەوە هەر ئەوە بوو کە قاسم سلەیمانی کوشت کە موشکی هێڵفایر ببوورە قسەکە و بیر نەچێ بەس 42کە بە موسەیرات و بە درۆن و بە فڕۆکە بە هەمووی نەخێر مامن باسی هێزی ئاسمانی باسی تەناوت بۆ ناکەم بەنسبەتی بڵێن سنتری E3 بۆینگ 1950 کە پێوتری سنتری E3 ئەمانە دانەی بە 270 ملیۆن دلارە سێ دانەی ڕۆیی لەوانە ئەواک سێ دانەی ڕۆیی ئەوانەش نرخی هەر خەیاڵیە MQ فۆرسیەکەی ڕۆیی تریتۆن MQ فۆرسی تریتۆن بە 240 ملیۆن دلارە و مسەیرە بەڵام MQ9 بە 30 ملیۆن دلارە تۆ 24 دانەت ڕۆیی لەوانە سێ فەندەربۆڵتت ڕۆیی جگەلەوە F16ەکەت ڕۆیشتووە F35ەکەت لێدراوە بە لێدراوی دابەزی زەرەرێکی زۆری پێگەیشت بوو کە دابەزی خوارەوە F18ەکەت هەروە زەرەری پێگەیشتە لێدرا دابەزی بەڵام گەیی بەڵام زەرەرێکی زۆری پێگەیشت بوو ینی یاعادەی سیانە و ئەوانەی زۆرەوێتن ئەمە کۆی گشتی خەسارەتی ئەمریکا زۆر زۆرە ینی کەوان باسی ناکەن بەسەوە گەر بگەڕێیتەوە بیخێنیتەوە سەیریکەین
بەڵێ ئەمە هەموویەتی ئێستاش هەتاکو ڕادارەکان کارۆ بەسەریەکانی ئێران بە ئاسانی F-35 بینێ لە ئاسمان چەندجار ڕەسەدی گرتووە و گرتوویەتی قەفڵ بەڵ نەیتوانی ئەوی خاتە خوارەوە فلێری بەکارهێناوە ئافتەربێرنەری قسۆتە ئیش و دەرچووە لەو ناوە بەڵام بەدڵنیاییەوە ئەمریکا ئاڵێ کە من لە جەژن لیمدایەوە هۆیەکەی ئەوە نەبوو MQ-4C تریتۆنی خستە خوارەوە ئەوەڵێ لە پێناو ئەوە من لیمدا بەڵام نەخێر ئەو لەبەر خاتر کەشتەکان کە دەریکا لە هەرمز لەبەر ئەوە بەڵام ئەمە مەهانەیە بووتی ئەوەمی خستوەتە خوارەوە من لێدەم زۆر ئەمە جگەلەوەی کە جەنابەت ئاماژت پێکریەکەیەکە ئەو دوو فڕۆکەی کە بە هەڵا بەیەکیاندادا لە ئەمریکا ئەوانە چی ئەو دوو فڕۆکەیە لە جۆری F-18 بوو هەردووکشی کراولەر بوو کراولەر ینی تەشویشی ئەلکترۆنی بڵین لە ڤیددیۆکەی ئەگەر سەیری بکەی خەتای فڕۆکەوانی یەکەم بوو ئەو چونکە بۆ کەوتە ناوچەی چۆری فڕۆکەوانی دووەم ئەم کە هات ئاها بوو بەو شێوازە ئەو لە بنی حرەکەی کرد تاکو کە لێیدا ئەوەی سیر بوو بەیەکەوە گیر بوو ینی بڵین دەفەکانی لەگەڵ باڵی هەردوو فڕۆکەکە لە یەک گیر بوو ئەوە بۆ هۆی ئەوەی دەست بەجێ نەکەوێتە خوارەوە دوایەوە حرەکەیەکی کرد ڕۆڵێکی کامل و هات بەڵام هەر چوار فڕۆکەوانەکانی بڵین دوو فڕۆکەوان و دوو مەلاح زابطی چەک ئەفسەری چەک و تەسلیح هەر چواریان توانیان خۆیان فرەدەنە خوارەوە و درانە دادگا ئەمەیتر لە فڕینەوە سێن بە یەکجاری چونکە هەڵەیەکی زۆر گەورەیان کرد ئەوی زەرێکی زۆر گەورەیە تو 80 ملیۆن دلار لە نێوان 80 تا 85 ملیۆن دلارە دانەی بە کونفەیەکونێ هەردووکی تێنایە خوارەوە ڕۆی بە ئاسانی ئاوا بە هەڵەیەک باش پرسیارەکە لێرە ئەوەیە ینی ئەو هەموو فڕۆکەی کە تۆ باست کرد لە شەڕی نێوان ئەمریکا و ئێران تیاچوون ئەو زیانە گەورەیە ئەمە چۆن قەرەبووە کرێتەوە بە نسبەت ئەمریکاوە مەبەستم لە قەرەبووکردنەوە ئەوە هیچ لە ڕووی مادیەوە لە ڕووی تەسنیعکردنەوەی دروستکردنەوەی ئەم جۆرە فڕۆکانی کە تۆ باست کرد و چەند کاتی دەوێت بەڕاستی بە نسبەتی فڕۆکە جەنگیەکانەوە ئەگەر باسی ئەیدا فەندەربۆڵ بکەی ئەوە هەر کۆتایی پێاتوە ڕاوەسەیتر لە فرین بەکار ناهێنێ دروستی ناکەنەوە دروستکردنیشی ئەوە سەخت نییە بە نسبەتی بڵین دۆشکەکانی تایبەتی ئەڤەنجەر ئەوە ئەمریکا ئەتوانێت دروستیکا لە شوێنی کەشەوە بە نسبەتی فڕۆکەی جەنگی ئەگەر باسی F-15ەکە بکەین یان F-16ەکە بکەین F-15ەکان دروست دەکرێتەوە وەرەکو باسم و تۆ ئەمریکا ئەتیما دەکرێتە سەری چونکە تۆ F-15 سترایک ئیگڵ سیت هەیە دوایەوە ئیەکەیت هەیە ئەکسئیەکەیت هەیە ئەم نوسخانە بەردەوام تاکو 2040 لە هێزی ئاسمانی ئەمریکا ئەمێنێتن F-15 تاکو 2040 بەکاری دێنێتن ئەمانە تعویز دەکرێتن بە نسبەتی مادیشەوە کێشەنیەش کۆمپانیای ڕفیۆن و لۆکهێد مارتن ئەتوانێت تعویزی ئەمانە بکە بەڵام کێشەکە لە تعویزی ئەواکسەکان هەیە تۆ ئەواکس مرکز قیادە متەنەقل هەر قیادەیەکە و لە ئاسمانە تعویزکردنەوەی ئەمە زۆر سەختە بە نسبەتی سنتری E3 بڵین هی فیولەکان و ئەوانەش وەکو بە جەنابتم وتووە کۆمپانیا ینی بۆینگ 757 دروستی دەکاتن بە 10 ساڵ دانەیەکت بۆ ناتوانێت دروستکاتنەوە بۆ ئاگاداریت بەو کاتە زۆرە باڵێ 10 ساڵ تەوێتن 10 ساڵیوێتن ئەمە زەرەری سەرەکی ئەمریکا بوو لەمەیا بوو نەوەک لە فڕۆکە جەنگیەکان لە F-16 و 15ەکان نانەخێرەوە تعویز دەکرێت بەڵام ئەمانە تعویز ناکرێت ئەواکس تعویز ناکرێتن لەگەڵ فڕۆکەی فیولەکانە سنتریەکانە سنتری E3 ئەوانە زۆر زەحمەتە تعویزی بکەیت دانەیەکت بێتن قەناعەتکە بە 10 ساڵ ناتوانانی بیهێنیتە مەیدانەوە خۆ جارێکی کە دوای شەڕی ڤێتنام ئەمریکا زەربەی ئاوهای نەخواردووە لە هێزی ئاسمان ئەمە یەکەم جارە لە دوای شەڕی ڤێتنام ئەمریکا زەربەیەکی ئاوهای نەخواردووە لە هێزی ئاسمانی خۆی تاکو ئەم ڕۆژە لە دوای شەڕی ڤێتنامە لە ڤێتنام بەڵێ لەمە زیاتر زۆر دەدەلی پێگەی لە هەمان کاتیشا بزانە ئەمریکا چەندی عملیاتی ئینقازی کردووە مەسەڵەن فڕۆکەوانی دەرکردووە لە شەڕی بۆسنە و هەرسێک سربیە لە ئەفریقیا لە عێراقا بەڵام کارەساتی گەورەی هێزی ئاسمانی ئێرانە ئەمریکا لە ئێران کە نەزادبوونی فڕۆکەوانەکەی دەرکردە دەرەوە بە کارەسات دەری کردە دەرەوە بە سەری عملی ئینقازەکەی کە خۆی فڕۆکەی خۆی تەقاندەوە هەمووی سوستاند هەلیکۆپتەرەکانی خۆی نەفەری لێکوژرا هەوگەر ئەمە طبعاً ئێران ئەمە یەکەم جار نییە ئەم کارەساتە ڕووەدا لە ئەمریکا لە ئێران ئەگەر بڕێینەوە بۆ کاتی خومەینی بڵێن انقلابی شۆڕشی ئیسلامی کاتێک کە سەفارەی ئەمریکا لە تەهران
دەست بەسەر کرا و کات ئەحمەد دیپلۆماتەکانیان دیپلۆماتیەکانیان لێنانە گیر خوارد ئەمریکا ویستی عملیەتی ئینقازی سیر بکاتن هەسا لە بڵین باکووری ڕۆژهەڵات باکووری نەبوو ڕۆژهەڵات بەرەو باشوور بڕۆی ئەلەو ناوچەیە ئەمریکا ئەفسەرێکی داگرتە خوارەوە لەوێ بە فڕۆکە ئەفسەرەکە مێجەر بوو ڕائد بوو دابەزی بەسی خۆڵەکە کە بیخێنێتەوە ئایا ئەم فڕۆکەیە 330 توانێت لەوێ دابەزێیان نا بۆی هێزەکە لەوێ دابگرن بۆ تەهران هێرش بکەن کە دایانی گر لێوێنانە شەو خۆیان مات کرد بە ڕۆژ ماتە بوون بۆی کەشف نەبن بە شەو دەرچن عملیاتەکە بکەن بەڵام کێشەکەەوە بوو پاسێ ڕەت بوو لێوێنانەوە نەفەری تیا بوو بینیانیان ئەمریکەکان هێزەکە چی کرد ئەم پاسیان هەمووی گر حجزیان کردێ باشە تۆ پاسێ بۆ نمونە لە تەهرانەوە دەرەچێ با بڕوا بەرەو مەشەد کە سوکاری ناپرسن ئەم پاسە چوە هەر نەگەی واتە کە حجزیانیان کرد هەڵەیەکی زۆر گەورە بوو هەڵەی گەورەترەوە بوو تەنکەری نەوت بێ ڕەت بوو ویسیان ڕای بگرن لەسەر شەقامەکە ڕانەوە سا شوفێرەکە لێیاندا تەقیەوە تەنکەری نەوتەکە کە تەقیەوە ئاگرێکی زۆری کرد شوێنەکە کەش بوو شوفێرەکەش نەجاتی بۆ ڕای کرد سوار تەنکەرێتتر بوو عملیاتەکە فەشەلی هێنا ئەمەی ئەمریکا لە ئێران جگەلەوە کە ویسیان ئەمانە بچێشنەوە بە هەلیکۆپتەر لە ڕێگات دوو تیارە بەیەکەوە کێشای لە ئاسمان کەوتە خوارەوە نێزیکەی 16 کەسیان لێ کوژراش لێلارە تا ئێران فڕۆکەی ئەمریکا وەکو گۆڕستانێکە کە بڕۆیتە ناویەوە من بەو شوازە خۆم شخصی سەیریەکەم عیلاقی بە کەسەوە من ناڵم ئێران سەرکەوتنی بەدەستێناوە نەخێر بەڵام کەی خێنمەوە سەیریەکەم لە مێژوو لە ئێستاە قەبارەی زیانەکان ئەبینیت کاکە کارەسات بوو فڕۆکەوانێت دەربکەی کارەسات بوو بۆ هێزی ئاسمانی ئەمریکا زۆر باشە جەناب تەزانی لە 11 ئەم مانگەوە ڕووداوێکی جیهانی گەورەی وەرزشی کە 4 ساڵ جارێکە مۆندیالە ڕوودەدرێ و ئەنجام دەدات ئەم ئەنجامدانە لە ئەمریکایە بەشێکی زۆری یاریەکان ئەمریکاش خۆتە زانی ئەم کێشەیە لەگەڵ ئێرانە هەیە و شەڕی 39 ڕۆژەیان کردەوە ئێسەش هەر بەردەوامە و بەرنەوەیەک لە نەوەکان ئەمنیەتی مۆندیال ئەمریکا چۆنەی پارێزێ یعنی سە ئەگەر بۆ منە هیچ کێشەیەک لەگەڵ ئێرانە بۆ ڕەنگە ئەمنیەتەکەش ئاسانتر بووە بەس ئێستا ئەمنیەتی مۆندیال چۆنە پارێزێ ئەمنیەتی مۆندیال پاراستنی عملیاتێکی زۆر معقدە کاکتوانە یعنی ئەوە ئەوها ئاسانی ئەگەر بیری لێ بکەیتەوە شتێکی سەیرە بەڕاستی ینی مۆندیال زۆر گرنگە بۆ ئەمریکا تو حساب کە لە 11 شوێن لە ئەمریکا ئەکرێتن یعنی بڵین لۆس ئەنجلس مایامیە جرسیە نیویۆرک لە 11 شوێنە اینجاش کەنەدا بڵین لە تۆرنتۆ ڤانگۆڤەرە بێتن بەشێکشی لە مەکسیکە بێتن بەڵێ ئەمریکا جارێ پێش هەموو شتێ بڵین ئەو میزانی تەرخانی کردووە بۆ هینە ئەم مۆندیالە لەلایەن بڵین ئاسایشی فیدرالی ئەمریکا ئەم پارێتە خانەکرێن نێزیکەی 625 ملیۆن دۆلارە باش ئەمە بەس بۆ ئاسایش پاراستنی ئاسایشی بەڵێ 625 ملیۆن دۆلار پارەی بۆ تەرخان کراوە تۆمان لێرە چێ بەشدارە بێت تۆ هەتاکو CIA FBI هەواڵگریش دەستی باڵایە بێ لە پاراستنەکان تۆ لێرە هێرشی سیبرانیت لەسەرەکرێتن کۆمپیوتەر هێرشی سیبرانی هاکەروەوانە دەست پێکاتن ئەی چۆنەیانە پارێزیتن یان پارێزی بە CIA بە FBI بە DH و ئەوانە ئەیان پارێزیتن دەستی پێەکەیتن جگەلەوە تۆ پۆلیست هەیە مەسەڵەن پۆلیس ئەو ناوچانە کۆنتڕۆڵەکاتن جگە لە پۆلیسی مەحەلی بڵین نۆرماڵ کەیناینێت هەیە کەیناین ئەوانی کەسەک بەکاربێنن بۆ پاراستنی ئەوە جگەلەوە تۆ ئەنجاش هەواڵگریت هەیە لە ناویە ئەمە هەواڵگریانە معلومات کۆکردنەوە جگەلەوانە تۆ کۆمپانیات هەیە کۆمپانیای سکیوریتی هی ئەمنیەکان هەیە نەوەک بەسە ناو ئەمریکا لە دەرەوەی ئەمریکاش تۆ تەسەور کە هەتاکو مەغرب داوا کراوە چونکە مەغرب دەستێکی باڵایە مەغربی عارەبی لە بڵین مزاهرە تێکدان و قەمەیانی دەست بەسەرکردنی خبرەتێکی هەیە لەو بوارەوە مەغرب ئەوانیش بەشدارن تیای ئەنجا تۆ مەسەلەی چی دێتە ناوەڕاست ببوورە درۆن قەدەغەکردنی درۆن بە هەموو جۆرێکی ئەمریکا خۆی ڕاگەیاندووە کە درۆن بە هیچ شوێ نابێ هەڵسێ یەکسەری خە نەخوارەوە حتا غرامەشی بۆ داناوە کاک سەلام $100,000 لەگەڵ سژنە جگە لە دەست بەسەراگرتنی درۆنەکەش جگە لە دەست بەسەرەوە $100,000 غەرامە لە تاکو لە کۆبوونەوەیە دەرەوەی یاریزان بیتن لە ناو مەلعەب نەبیتن مەسەلە لەبان خەڵکا درۆن بفرێنی لە دەرەوەش بی کۆ ببیتەوە بۆ کیلۆمەترێک و نیو بۆت نییە
درۆن بەبانە و خەڵکەیە بسوڕێتەوە و ئەوە شەر سزا ئەدرێ و دەست ئەگیرێتنەوە کەسە و غەرامە ئەکرێتن. اینجا تۆ حیساب کە جگە لەمانە اینجا کۆمەڵە هێزی تایبەتی ترت هەیە کە دێتە ناوەڕاستەوە وەکو حرەسی قەومی وڵاتەکە دابەشە بن. هەواڵگریش وەتەزانی معلوماتی استخباراتی ئەساسە لەمەیە چونکە یەک حادسێ ڕوو بدا لە مۆندیالە تەسەور بکە 7 ملیار دۆلار لە ئەمریکا ئازانجەکەیەتی لە دەسێتی لە دەسەدا کۆتایی پێدێ خەڵکە ترسیە. هەنجا جگەشتەوە تۆ سەیکە ئەوانەی کەچنە ناو ئەمریکا ویزە ڕەدبوون هەموو معلوماتێک لەلایەن مەوجودە کە ئەچێتە مەلعەبە بێ ئەو زانیارە کامڵ لەوێ هەبێتم پۆلیس لە دەرگا. ئەوە نییە من ڕۆیشتومە مەسەڵەن لە کەنەداوە چوومەتە وێنانە بچمە یاریزان پلێتم هێنانە خێر پلێتەکە تەگەڵ ڤیزەکەی ئەبەستراوەتەوە ئەبێ پۆلیس بیبینێت ڕێکارەکە قورسە کارەکە تووکە وەکو بەجانابتم وتبیری دەکەیتەوە زۆر قورسە بە نسبەتی کەرەدا وەکو ڤانکۆڤەر وتمان لەگەڵ تۆرنتۆ ئەوان 145 ملیار دۆلاریان بۆی تەرخان کردووە چونکە بەشی زۆریەکەیەکەوێتە سەر ئەمریکا لە 11 شوێنە 625 میلیۆن دۆلار. اینجا مەکسیک دێ مەکسیکیش 50,000 کەسی ئامادە کردووە بۆ پاراستنی هینانە بەڵام خۆی گرنگ ئەمریکایە هەر حادسەیە لە ئەمریکا ڕوو بداتن کێشەکە زۆر گەورەیە ئەلامیان بۆ جار ڕێکویست بێ مەسەرە و پرسیارە ئەم هەموو ڕێکارە ئەمنی گرتووەتە بەر ئەو بودجە زەبەلاحەی بەست لەلایەنی ئەمنیەوە تەرخان کردووە مەسەڵەن لە کاتێکی ئاوایە کە ئەم سیراعەت توندە لە بینی خۆی و ئێرانە هەیە ئەم شەڕە ئێران هیچی پێیەکرێ لەوێ ئێمە وەکو باسمان کردووە لەگەڵ جەنابتا بەڵێ سوپای پاسداران لە دەرەوەی وڵات زۆرە تایبەتی لە کەنەدا بەڵێ لێنانە خۆی ئێران کۆمەڵە بەڵگەی ڕاستیەدا تێ زانیاری ڕاستیەدا تێ لە بڕۆ خۆت تەسلیمکە لە جو سیاسی وەربگرە بڵێ من معارزم و ئەوانە دەنێوان بەڵگانەیان بدرێ بەڵام لەمان کاتە خۆی سوپای پاسدارانە بەڵام قەناعەت بکە لەم کاتەیە لەم زروفەیە ئێران بڕوامەکە و هەنگاوە بکە بیوێت شتێ بکاتن لێنانە یعنی پێشی بکرێ نایکە نایکات پێشی بکرێ نایکە ئێران شخصی خۆی نایکاتن چونکە بیکات تۆ هەموو جیهان مۆندیال شتێکی سەیرە جیهان تیا بەشدارە جیهانەوەی تیای بەشدارە تۆ توێ هەموو جیهان دژی خۆت بێنی و خۆت بەشداری لە مۆندیالە ئێران برەوە ئێران بڕوامەکە ئەو شتە بکە بەڵام لێرە شتێک هەیە توندڕەوەکان ئەوانەی ئەمریکا شەرنیە ئەمریکا هەر وڵاتێتی شەبێ ڕنگ بێت توندڕە بێتن ئەو غایاتی هەبێتن لەناو ئەمریکا توندڕە و ئەم شتانە بکاتن ئەم کاراساتم بێنێتەوە بکەوێتە ملی ئێرانەوە بۆ نمونە بەڵێ توندڕەوەکان بۆیان هەیە شتێ بکەن بەڵام ئێران شخصیان ئەگەر شتێوە بکاتێنانی ئێران هیچ تێ ناگاتن چۆن شتیاوها کاتن مستەحیلە لەم کاتێ هەموو جیهان تۆ وەربگەڕێنیتەوە سەرخۆت و ئەو زەرەرت پێگەیشتوە داوای تەعویزەکەی خۆت دەرباسکەی لەم کێشەی کەتیاییت زۆر باشە ڕووداوێکی تری سیر لە ڕاستیە ئەو مناوەرە و استعرازەی ئەرمینیا بوو حەزەکەم لەسەرەوە معلوماتمان بیتێ بە بینەرانیش لە ناو ئەو استعرازەیە چەکی ئێرانی بینرا لە ئەرمینیا نازانم بۆ خۆم تێ نەگەیشتم لەهۆ بۆچی ئەم چەکە زۆرەی ئێرانی لە ناوم ئەرمینیا هەیە و عەرزەکرێت و نمایش دەکرێت ئەمە چۆن بوو ئێمە گەر سەیری ئێران بکەین ئێران دەوروبەری ئێران ئەو وڵاتانەی لە دەوروبەریەتی ئەگەر لە عێراقەوە دەست پێ بکەین جا وڵاتانی کەندا و تورکیایە ئەرمینیایە ئازەربایجانە ئیتر قەزوین کازاخستانە پاکستانە هندستانە عەفوەن ئەفغانستان و پاکستانایە کێشەی لەگەڵ هەموویە هەیە تەنها وڵات کە کێشەی نەبێتن ئەرمینیایە کە سنووری 40 کیلۆمەتر هەیە لەگەڵ تقریبان 44 کیلۆمەتر بە تەواتی ئەگەر دەربچێ سنووریان لەگەڵ ئەوانە دوژمنی ئێران لەو کاتەیە و لە کاتی شەڕاتچەیە ئازەربایجانە ئەگەر بگەڕێنەوە ساڵی 23 ئەوانش سەیری ئەرمینیا و ئازەربایجان بکەین 1970 با بڵین 1970 شەڕیان لە نێوان ئازەربایجان و ئەرمینیا ئەرمینیا سەرکەوتنێکی سەیری هێنا بەسەر ئازەربایجانە حوت ناوچە زیاتری لێگرت بردی بەڵام لە 23 کە دەیتەوە دوای ئەوە نەخێر ئازەربایجان ئەرمینیای وێران کرد بە هاوکاریەکی سەتاسەتی تورکیا کە بۆ مسەیەراتی بەیەقدار هاتە مەیدانەوە پێش ئەوەش اینجا ئیسرائیل تۆ گەر سەیری بکەین زۆر سەیرە ئێران هاوکاری ئەرمینیادا ئیسرائیل هاوکاری ئازەربایجانەدا
کە بڵێن هەردووکیانەمانە ئێران و ئازەربایجان دەوڵەتێکی ئیسلامین و یەک مەزهبن بەڵام دژونایەتێکی سیر هەیە لە بەنیوانیانە لەبەرەوە هاوکاری ئەرمینیا کاتن دژیەوان پسەوەی سەیرە ئێران تۆ خۆت لە ناو شەڕایی ینی ڕێک پرسیارەکە ئەوەیە یعنی چی تۆ خۆت لە شەڕای چەکەدەی بە شەکەدەی بە ئەرمینیا ئەو چەکانەی کە دەرکەوت لە ئەرمینیا باشە بڵین منزومەی بەرگری بوو هێزی بەرگری کە ئەوەی سەندەر بەڵتەکانی خستە خوارەوە لەگەڵ هەلیکۆپتەرەکان لە جۆری پێیانەوت هێزی بەرگری مەجید ئەمە ئەگەر سەری ئەو منزومەیە بکەیت تقریبان لە پانسێری رووسی وەرگیراوە تەسمیمێکی تەنها جیاوازێکی لە دۆشکە و ئەوانەیە هەیە ینی پانسێر دۆشکەی پێوەیە ئەم پێوەی نییە بەس موشەکە لە نەمایشەکە مەجید دەرکەوت لە ئەرمینیانی کە پێشانیەدا جگەلەوە سیخۆی CSMی ئەرمینی سیخۆیەکە لە بنی موشەکی بڵین بۆمبێکەیە ئەنابل ئەنزیلاقیە بۆمبی خزان بەڵێنی خۆی ڕاستە سەر جۆری هین دروستکراوە UMPK رووسی ئەگەر بڵین وەکو فاپ 3000 یان فاپ 5000 کە باڵی هەیە هی ئەوان 200 کیلومتر ڕابەس یاسینی ئێرانی 50 کیلومترە لە بن باڵی سیخۆی CSM هەڵواسرابەوە و بۆمبە ئێرانی هەیە ئێران دروستیەکاتن سەیرە ینی تو تێناگەم ئایا تکنۆلۆژیای عکسی ئەرمینیەکان خۆیان کردیان ئەم بۆمبەیان وەرگرت لە ئێران یان ئێرانیەکان بۆیانیان دامەزران ئەوە دیار نییە جگە لەوانە تۆ سەیری بکەی بڵین منزومەی ڕاداری کافۆشی ئێرانی کافۆش هەر خۆی منزومەیەکی ڕادارە هەڕێک لە شێوەی کۆستاکای رووسیە ئاینی ینی ئاینی منزومەیە بەس تکنۆلۆژایەکی عکسیتیایە دەستکاری کراوە ئەوەش لە مایشەکەیە حاضر بوو لێرانە هی ئێران لە ئەرمینیا پێشانیدا تەمان چەکی چینیشی تیا بوو بڵێن سەگەر ڕۆبۆتەکانی کە لە نەمایشی چین بینیمان بەڵێ دەرکەوت لەوەیە لانەیە لێرە ئەرمینیا خۆی بەهێز دەکاتن ئەبێ بەهێز بێتن چونکە بڵین پژگیری رووس ئیتر ناکات رووسیا پژگیری تایبەتی لە شەڕی ئاخیرە لەگەڵ ئازەربایجان پژگیری نەکرد پۆتین هەر وڵامی نەدایەوە ینی یارمەتی ئەرمینیای نەدا بەس ئەرمینیاش ئێستا عیلاقاتێکی پەیوەندیکی زۆر بەهێزی هەیە لەگەڵ فەڕەنسا لەگەڵ هیندستانە ینی لەگەڵ وڵاتە گەورە و زلێزانەیە زانە لەگەڵ فەڕەنسا عیلاقاتێکی استراتیژی زۆر سەیری هەیە لە نمونی چەک تەبادلی معلومات و چەکدانەوە ئەوانە لەگەڵ فەڕەنسایە لەگەڵ هیندستانیشە و لەگەڵ ئێرانە و لەگەڵ چینیشە چونکە پیش بە رووس ئیتر نابەسێ کۆتایی پێهات بەڵام ئەگەر مەیلی غەربی تەواو بوو سەبەینیشی لەگەڵ ئەمریکا ینی هەروەکووتی ئێمە کراوەین بۆی لەگەڵ نێزیک بێتەوە لە ئەمریکا بەس بڕوا بکە گەربیوە نێزیک بێتەوە لە ئەمریکا جۆرجیای بەسەر دێتن چۆن دوو هەرێم لە جۆرجیا رووسیا دەستی بخسۆتە سەر بە تایبەتی ئەبغازیا ئەو بەزمەی پێەکاتن بە ئەرمینیا قەنەعات بکە رووس ڕێن نادا بە ئەرمینیا مەیلی غەربی هەبێتن لە هەرێمێکی لێ ئەسەنێ و هەرێمەکەی لێ کەرتەکاتن و ئیکاتە هێزی خۆی بۆی کێشە بەردەوامی بۆ دروست بکاتن ئێستا باسەکە ئێمەەوە بوو ینی ئەلموهیم ئەم چەکە ئێرانیانە لەم کاتە حەساسە و لە شەڕە لەگەڵ زلێستری وڵاتی جیانە تۆ چەک بگەێنیتە ئەرمینیا چەک بگەێنیتە ئەرمینیا ئەوانەی بدەیتێ سەیرە ینی بەڕاستی زۆر باشە با بینە سەر پرسیارێکیش بکەم دەربارەی ئەم تەتەورات و دوایین گۆڕانکاریانەی لوبنان و ئیسرائیل زەبر زۆرەوە شوێنێ لە لوبنان و پێدەچێ بە پێی سایتە جیهانیەکانیش بێ ینی ترەمپ تووڕە بوو بێ لە نەتانیاهۆ لەسەر ئەوەی کە ئاوا زەربە ئەوە شوێنێ و ناتانیاهۆش هەرەڵێ من بەردەوامە بم تاوەکو حیزبوڵڵا نەیەتە ژێربار و واز دە چەک و چۆک نەیێ چی ڕوەدایە سە لەوێ بزانە ئێستاکە بڵین ئیسرائیل لە شەڕی ئێرانە ئیسرائیل ئەمریکا تەرەفی سەرەکی بوون بەڵام لە مفاوزاتە ئیسرائیل نییە لە ناوەڕاستە ئەمریکا و ئێران ئەمریکا و ئێرانە نەتانیاهۆ لێرە بێت جێی خۆی بکاتەوە من ئەمەم بۆ کرد مەسەڵەن ئێرانیش ئەڵێ شەڕ ڕاگرتن و کۆتایی پێهێنا ئەبێ لە هەموو لایە بوەسێ لە لوبنانیش بوەستێ نەتانیاهۆ ڕای ناگرێت لە یونانە لە لوبنان ئێستا کە لە ڕووباری لیتانی پەڕایەوە هەتاکو قەڵایش قێفی گرت لە یونانە بڵین هی مەسیحیەکان بۆ ئەمە لە هەشتاکان گرتو بووی لێ وەختی خۆی لێ کشایەوە بەڵام ئێستا و ناوچانەی گرتووە ئەوێ ئەسباتی وجودی خۆی بکا لە یونانە
کە تەرەفێکیکی سەرەکی بێتن ترامپی شەوێ لە کێشەی ئێران دەربچێتن و هرمز و ئەنامووی حەل ببێتن بە تەواوەتی لەبەرەوە لە پەیوەندیەکان خۆ ئیسرائیل خۆی ئاعترافی کرد کە ترامپ قسەی بە نەتەنیاهۆ وتووە پێی وتووە تۆ چیەکەی لێنان ئەگەر من نەبووم وایە تۆ لە زیندانە بوویت من تۆم دەرکردووە لە هەتا پێم وا بێ قسەیەکی نەشیاویش نسبەت جنێوێکی پێداوە جنێویشی پێدا بەڵێ جنێویشی پێداوە ئێمە نایڵین بەڵامەوە لە بینی خۆیانە جنێویشی پێدا بوو بەڵام قەنەعەت بکە نەتەنیاهۆ ئەمەی کە کردی بێتن وەکو مەبەستی خۆی کە باسێکە موسەیەرات و موشەکی حزبوڵڵا ڕابگرێت نەخێر لەو ناوچەیەش ناتوانێت ڕای بگرێت هەر بۆی دێتن ستە بۆ ئاگاداریت ئەم ئەلیافەی کە دروست دەکرێتن کە ئێمە باسمان کردووە ئەم موسەیەرەیە ئەگەر بڕواتن بۆ ماوەی 200 کیلۆمەتر ئێستا گەیشتە 800 کیلۆمەتر لەم زوانەش دێتە مەیدانەوە سەیریکە موسەیەرە بەتەل ئەینێری 800 کیلۆمەتر تەشویش ناکرێتە سەری یعنی ڕقامێکی خەیاڵی 800 مۆدایەکی خەیاڵی ئەمە هەر بڵاو بێتەوە قەنەعەت بکە بەیانی لەدەست حزبوڵڵایە حزبوڵڵا حزبێکی دەوڵەمەندە بۆ ئاگاداریتەوە نییە بڵێ هین بێتن ڕسمالێکی سەیری هەیە باش وەڵا حەزەکەم هەندێک پرسیاری خەڵکمان بۆ هاتبوو لەسەر ماوەی چەندێکە هەواڵ و 6مان لێ کرده بوو و فڕۆکەخانە و جهەتی حکومی لای خۆشمان ئەوەی کرد زانیاری لەسەر بڵاو کردەوە لە ڕاستیە باڵۆنێک لە ئاسمانی هەولێرە بینرێ ئەسە بە نمونە ئەم باڵۆنەیە حەزەکەم باسێکیەم باڵۆنم بۆ بکەی ئیشی چییە بە دیاریکراوی دەتوانێت چی بکات چی ناکات ئەو باڵۆنە ئەوە ڕۆستات تەمان لەو باڵۆنە غازی تێگرێتن یان هایدرۆژین یان هیلیۆم بۆ دوو جۆرە هایدرۆژین یان هیلیۆم بێتن ئەم باڵۆنە چۆن ئەڵێ چاوێکە و لە ئاسمان 360 دەرەجە بینێتن ئنزار مبەکرە بە کامێرای پێشکەوتوو کامێرەی پێشکەوتوو بەڵێ پێتەڵم ینی 300 دەرەجە چاوی هەیە دەوروبەری خۆی ئنزار مبەکر یعنی چی ینی موسەیەرەیەکت کە بۆ دێتن یان موشەکێکت بۆ دێتن ئەمە ئاگای لێتیتن یەکسەر نەقلی وحدەی سەیتەرەیەەکە شتوانێ بۆتی دیاری بکات لە چۆوە هات شوێنەکەش دیارەکە شوێنەکەشت بۆ دیارەکە لە چۆوە هات طبعاً مەدەیاتی هەیە تۆ خۆت ئەگەر حیساب بکەی لە ئاسمان 50 کیلۆمەتر هەیە مەسەڵان ڕەسەدێکە پێشەوەی بگاتنەی بینێتن حداسیاتەکە دەداتێت لە چۆوە هاتووە و هەتاکو سورعات و ئەوانەشیت پێڵێتن جگەلەوە تۆ ئەسە بڵین ئەمە لە چۆ دانراوە لای بڵین فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و هەنێشۆنی سەربازی و ئەوانە تایبەت کە بی پارێزێتن و ئاگادار بێن زەرم و بەکر بێتن جگەلەوە تۆ مەسەڵەن پێویستیت بە وێنەی مانگی دەستکردە ئەگەر چاوەڕێی مانگی دەستکرد بکەی 2-3 دانە ڕەت ببێتن لەو ناوچێ و بتانی دەست بەجێ وێنەکانت دەستکەوێ بە نسبەتی ڕۆستاتەوە 24 ساعت تۆ ئەوەت هەیە ئەوانە دەستکەوتووە لە من دەستایە طبعاً خۆی بە کێبڵێ بە عەرزەوە بەستراوە ناو ئەو کێبڵەش پڕی لە کۆمەڵێ وایر و ئەجیزەی حەساس وانەی تایە هەمووشی بەستراوەتەوە بە غرفەی سەیتەرەی کە بۆی دانراوە یعنی ئەمە جێگەی مەترسی نییە بگرە سوودیشی هەیە و زۆر سوودی هەیە ینی ئێستاکە تۆ ئەڵێ من سەفارەی ئینزار لێدا لە شارێکە شاور لێدا ئەڵێ تیارە هات بۆمبم بکەیان لێم بداتن ئەمە ئاگادار تەکاتەوە پێشەوەی بێتین ئەگەر تۆ لە ناو شاریش بدا لە شەقام ببی دەتوانی خۆت بپارێزیتن ئەمە ئینزار مبەکرە ینی ئەوەت پێشانەداتن ئیترام جۆرە طبعاً باڵۆن خۆی نەوعی پێشتر لەکوێ هەبوو نەمانە پێشتر بەکارێنراوە لە جەنگی جیهانی یەکەم بەدواوە ئیترەمانە بەکار هاتووە لە جەنگی جیهانی ئەو مێژۆ کۆنە بەڵێ لە جەنگی جیهانی دووەم تەما خۆی بەم تکنۆلۆژیایی ئێستا نەبوو تکنۆلۆژیا خۆت ئەزانی لە دوای جەنگی جیهانی دووەم یاڵا تکنۆلۆژیا زۆر پێشکەوت گەلان وڵاتان هەستیان کرد کە پێویستیان بە شتێکی تازەیە بۆیە دەستیان پێی کرد ئەمە بەکار هات لەلایەن ئەڵمانیاوە هتلەر بە تایبەتی بە زۆری بەکار هات هەتاکو لە عێراق ینی لە جەنگی عێراق و ئێران لە ئەوەڵی ئەوانەیە ئەگەر تەمەنیان هەبێت لە کەرکووک ئەم باڵۆنانیان لەبان شەریکەی نەوتی بابە گورگور بینی ئەو کاتە یەک دانەش نەبوو کۆمەڵێ بوو دایان نابوو بەڵام ئەم تکنۆلۆژیای ئێستنا ئەوان بۆ دایان نابوو بڵێن شاری کەرکووک پارێزراو بوو بە موشەکی بەرگری ئاسمان لە جۆری S-125 بیژۆرە
دانرابوو دانەیەکی لای غازە شیمال بوو لەسەر ڕێی حەویجە دانەیەکی لە دارەمان بوو لەسەر ڕێی هەولێر بڵین بەرەو پردێ دەرەشی لە کەرکووک دانەیەکی لە پشتەوە بوو کاری ئێران کە ئاهات مەجبور نزم بێ لەگەڵ زەویە یەک حاڵەت ڕادار نەیبینێت دوو نەگاتە ئەو مستەوای ئەو موشەکانە کە لێی بداتن لەبەرەوە نزمە هات هەسا عێراق چی کردن باڵۆنانەی تۆزیە کردبوو لێنانە بۆی تارەکە کە نێزی کە بێ مەجبور بەرز بێتەوە موشەکەکە لێی بداتن ئەم عملیاتانە هەتاکو لە کاتی ئەڵمانیا پیانەوت نوعێکی هەبوو بۆ سەفەری زپڵن بەس کە تەقیەوە سوتا و غازەوە عالەمە هەموویستا ئیتر وازیان لێ هێنا ئاینی نەفەریشی هەڵەگرت هەڵیەگرت بەڵێ نەفەری هەڵەگرت وەکوت فڕۆکە باریان پێکرد جگەرەوە تۆ ئەم باڵۆنانە ینی هی کەشوهەواشت هەیە ئەگەر سەیریشیکی پێش چەند ساڵێ لەمەوە پێش دانەیەکی چینی لە ئەمریکا F-22 ڕابتەرەکە خستێ خوارەوە لێیدا وتی کەشوایە بەس خۆی درۆ بوو هیچی خوڕی کەشو هەوانی هەنی باان ئەمریکای ڕەتەبی بە باڵۆن تۆ تەسویرەکەیتە توێ هەموو حداسیات دەربکەی ترم باڵۆنە سیفادەی ئەوەیە ڕۆستات هیچ مەترسێکی لەسەر نیوەتیادیە و تەنها سیفادەی ئەوەی ڕاست زۆر باش بابەتێکی دیکە کە ئێستا زۆر باسە لە ڕاستیان لە ناو خەڵکە مەسەلەی ئەوەیە کە ئێران سەری کردووەتە کڕینی سیارەی چینی سارەیەکی زۆری چینیە کرا ئەمانەی کە هایبرد و کارەبایی و ئەوانن و دەیبات بە هەزاران بۆ ئێران من پرسیارەکەت لە ڕاستیان لە ڕووی عسکەریەوە لێ یەکەم پاتری ئەم سیارانە کە ئێران دەیکرێت لە ئێستادا لە ڕووی عسکەریەوە چی ئیسفادەیەکی لێەکە من مەوزوعی سیارە نازانمەی ڕاستی بێ ئەی کڕێ ئەی با چی لێکە بەڵام ئەم سیارانەی کە بە پاتری ئیشەکات تایبەتی لیتیۆم پاتری لیتیۆم بڵێن ناوێکی هەیە لە لای کۆمپانیایەکی چینیەوە بڵەت ئەوە کە دروست دەکرێتن لەلایەن عسکەریەوە سەربازیەوە زۆر استیفادەی لەکەی یعنی بە کەڵک دێتن من نازامی ئێرانە گەربیوە سیارەکە بەرێتن نەیباتن بەڵام بە مەزانی من بۆ نمونە ئەگەر شین و ترامپ و تو بێتی من هاوکاری ناکەم ئەو پێڵێ بڕۆ بە خۆ سیارەکان بەرەوە شیەکانی لێ دەرکە مەسەلەن سیارەکەت بۆ چێتووە پاترێکت پێویستە پاتری بڵادی لیتیۆمت پێویستە تۆ ئێستاکە بۆ نمونە ئەم پاتریە بە کەڵکشی دێتن تەبانە بێت تۆ هەندەسەی عکسی بکەیت هەندەسەی عکسی ئەبێ لەسەر و پاتریە بکرێت تکنۆلۆژیای عکسی پێوت هەر وڵاتێکەی بیتن ئەی خێنێتەوە ئەتوانێت بەکاری بێنێ بۆ شتێکی تر تۆ ئەستە موسیارەی شاهد 136 هەیە وابزان من 4-5 بەرنامە لەوە پێش باسی موسیارەی کارەباییم کرد کە دەنگی نییە دەنگی نییە بیزەبت مەداشی زیاترە زۆرترە ڕوە ئەتوانی بەم پیلانە کە بەکاری بێنی بیکەیتە موسیارات من درۆنی پێ دروستەکەی درۆنی پێ دروستەکەی بەڵێ لە جاتیەوەی ئەو ماتۆڕێی بۆ دابنێم بە بەنزینیش بکاتن پیلەکەی بۆ دانێن پاتریەکە باشترە بێدەنگە مەسافەی زیاترە ڕوا لە بەنزین ئەشتوانی بیکەیتە بەنزین و کارەبایش لە هەمان کاتە هەردوو مەرحەلەکە بۆ دوورتر بەکاری بێنیتن لە هەمان کاتە تۆ لە بیرت نەچێتن هەموو مەحەتەیەکی عسکەری تاقە بۆ نمونە منزومەی موشکی بالستی ئێران پێویستیت بە تاقەیە پێویستیت بە کارەبایە ئەم پاتریانە بۆ تاقش بەکارێنێ نەجاتیەوەی کە لێدرام کارەبا منەمەوە سووتە ئەم پاتریانە بە کەڵکم دێتن بە ئاسانی بەکاری دێنم ئەم پاتریانە سیفەتێکی تری هەیە بڵات جیاوازە لەگەڵ فیۆمەکانی ترە لێشی دەیکونی کەی ناتەقێتەوە لە شوێنێ بێتن قەسڵ بکرێت تیارە لی بداتن لەو ئاڵەتە بدا لەو مەجموعە بدا شەزیە پارچەی بەش بکەوێتن ناتەقێتەوە ئەمە هەم سەلامەترە و هەم ئەوەی کە پارێزراوترە لەبەرەوە من نازان وەکو جەنابەت باست کرد بۆ سیارەوەوانە بەڵام ئەو پاتریان ئەگەر بەس لە زۆر وڵاتی تریش بەکارێن ڕێنانی سوود لەم پاتریانە بەکارێن ڕانەت ئەمریکاشیان ئەمریکاش بەکاری هەموو وڵاتەکان بەکاری دێنن تۆ ئەم پاتریانە پێویستی پێێتی لە موسەیراتە لە سەواریخە لە مەحەپە من کە باسی موشەکەکەم تەنها موشک نییە بە کەڵکت دێتن تۆ ڕاداراتت هەیە ڕاداراتیش پێویستی بە تاقەیە پێویستی بە کارەبایە ئەم پاتریانە دەرەکەم بەکاری دێنم جا ئایا ئێران سیارەکە ئابا بۆ بەکارهێنان یان
پاتریەکان بەڵێ لەلایەن سەربازیەوە ئەو پاتریانە بە کەڵک دێ دەریەکەیت و بەکاری دێنیتن زۆر باشە ترسێکە لەوەیە بەڵێ من هیچی وامنەماوە سپاس دەکەم سپاس بۆ تەواوی زانیاریەکانت سپاسی باز باقی سەلامە سەد ڕێژکاری 1964 بە کاروباری سەربازی ئینشەڵڵا ئەڵقەی داهاتوو با سوپاسی زیاتر دەکەین ئینشاءڵڵا سەرکۆی ڕووداوەکان سپاس بۆ بینەریەوەش خواتان لەگەڵ دەست خۆش ببە.